بەڕاستی وەکو مجازەفەیەکە ینی سەرکێشیەکە بە تەنیشت دادێت زۆر باریک بوویتەوە خێخوازێک شستا بە تەنیشتکردنەوە لۆ ئەوەی کەس ئەو لاولا نەگری دیاربی ئەوەکە چکە کەندەگە بکسیە خوارە تەواو دەفەوتەی. بەڵێ من ئێستا لە گەڕەکی هەولێری نوێم لە شاری هەولێر پردێکێ لەم گەڕەکە ئەوەی کە لە دواوی من دیارە دەبیندرێت ئەمە سێ گەڕک بەیەکەوە دەبەستێتەوە ئەوانیش گەڕەکی هەولێری نوێ گەڕەکی سێبەردان و هەروەها شاری هیوا یاخود هیواستی ئەم پردە لۆدێک و یاخود قەرەباڵغێکی زۆری لەسرە بەو پێی کە ئەم سێگەڕەکە تەنیا و تەنیا لەسەر ئەم پردە ئۆتۆمبیلەکان یاخود شۆفێران یاخود هاوڵاتیان گوزەر دەکەن و دێن و دەڕۆن جا ئەم پردە وەکو ئەوەی دەوترێت چەند ساڵێک بەر لە ئێستا ئەم پردە دروست کرا بە شێوەیەکی کاتی بەڵام دوای دوو جار ڕووخان دروست کرایەوە لەلایەن شارەوانی وەکو ئێستاش دەبیندرێت بە شێوەیەکی کاتی دروست کراوە بەڵام ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی ئەو شەپۆلە بەرامبارینەی کە شاری هەولێری گرتەوە دیار بوو ڕاگرەکانی ئەم پردە بەهۆی بارانبارینەکە تێکشکێنران و ڕووخاون وەکو دەبینین لە دیمەنەکاندا ئێستا ئەم پردە هەم بچووکیشە هەمیش بێ ڕاگرە ئەمەش بۆتە مەترسی بۆ سەر شۆفێران دوای ئەوەی کەەوە هاوڵاتیان ئێمە ناگەدار کردەوە کەەوە مەترسی هەیە کە ڕووداوی هاتوچۆ هەم لەم پردە بچووکە ڕوودا چونکە بۆ پێکامە یەک شەقامە ئەتوانین بڵین دوو ئۆتۆمبیل لە هەمان کاتدا ناتوانن بەیەکەوە گوزەر بکەن یاخود ئەگەر گوزەریش بکەن زۆر بە ئەستەم بە زەحمەت ینی ئەگەر هەر حاڵەتێکی نەخوازرا و ڕووبدات ئەبێتە پێکدادان لە نێوان دوو ئۆتۆمبیل و ئەگەری کەوتنی ئۆتۆمبیلەکانی شەیە بۆ خوارەوەی پردەکە جا من قسەم لەگەڵ بەڕێوبەری شارەوانی سێ کرد محەممەد یوسف ئەو باسی لەوە کرد ئەم پردە لەسەر کەندی هەولێری نوێ دروستکراوە وتی لە ڕاستیدا ئەمە پەیوەستە بە بەڕێوبەرایەتی ئاودێری هەولێرەوە ئەم پردە وتی سەر بە شارەوانی نییە بەڵام ئێمە دروستمان کردو بە شێوەیەکی کاتی لە ڕاستیدا وتی پردەکە ئەکەوێتە ئەم پردەیکەوە شارەوانی وا بڕیارە دروستی بکات لە داهاتوودا ئەکەوێتە لای شاری هیواوە کە شەقامێکی 6 مەتریە بێ پردێک لەوێ دروست بکرێت بە شێوەیەکی ستاندارد تاوەکو بتوانێت شۆفێران بە ئاسانی تێدا گوزەر بکەن بەڵام وتی ئەمە بە شێوەیەکی کاتی دروست کراوە وتی لە دوای ئەم ئەوەی کە ئێوە ئاگادارتان کردینەوە ئێمە تیمەکانی خۆمان دەنێرین بۆی جارێکی تر ڕاگر بۆ ئەم پردە دروست بکەنەوە بۆی مەترسی لەسەر شۆفێران نەمێنێتن سبەینان ئەگەر بێ جەنابتان تەماشا بکەن وەختی دەوام یعنی هەشت هەفت و نیو لۆ هەشتی ئەو وەختە حتا زیاتریش بگرە باوەڕ کە سیارە ئەوەندە زۆرە یعنی لەوانەیە دەرێ ئێستا دەعمڕوودا ئێستا ئەو کەندەی بەڕاستی مەمنون دەبین ئەگەر چای پێدا بخشێنەوە بەڕاستی تۆ ڕۆژانە قوتابی خوێندکاری خۆتە هەمداڵەکانت ئەبیت و بێرەدا گوزەرەکەی بەڵێ چکە من ڕۆژانە تقریبن بێ لە قوتابیەوەشم کە دەردەچم بۆ لای بازار ڕواوە بێردا دەڕۆم یعنی بەلای کەین 5 جار 6 جار هاتچۆم لێرە ئێست 4 جار یعنی ڕۆژانە ئەو شتە هەیە لێرە کاک زەفەر ئەو زەحمەتێ چێ تووشی ئێوە تۆ ئەبێ ڕابوەسی تا ئۆتۆمبیلەکەی ترە ڕوا بەڕاستی وەکو مجازەفەیەکە ینی سەرکێشیەکە بە تەنیشت دادێت زۆر باریک بوویتەوە خێخوازێک شستا بە تەنیشتکردنەوە لۆ ئەوەی کەس ئەو لاولا نەگری دیاربی ئەوەکە چکە کەندەگە بکسیە خوارە تەواو دەفەوتەی بەڕاستی دەبی ڕابۆستی سیارە بەرامبەرش دەبی ڕابۆستی زۆر جار کەسە خەڵکانیش هاوکارم بەڵام هەر چارەسەر نییەوە بەڕاستی باشە داواکاری تۆ وەڵای داواکارم چاچیکەن زۆر مەمنون دەبن زۆر سپاس وەڵای ئەگەر دروستی بکەن مەمنون دەبین زۆر مەمنون دەبین یان حەلێکی بەلای کەمی خەمێکی لێ بخۆن فرەوان بیکردن بی یان ئەو مەسافەیەکی کورتشە بەڕاستی زۆر نییە